وەفدێکی وەزارەتی شەیدان بۆ چارەنووسی منداڵەوەندبووەکانی هەڵەبجە سەردانی ئێران دەکات. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی شەیدان و فەلکراوانی هەڵەبجە. کاکامەران سڵاو لێبێ بەیانیت باش پێمان بڵێ ئەو وەفدا لە کێ پێکاتون سەردانی ئێران دەکەن لە چی دەپرسنەوە ئایا هیچ لیستێک ئەوەیان پێەیە با بڵین سۆراخی بکەن هیچ لیستێکی دیاریکراون پێ سۆراخی بکەن بەیانیتان باش بەیانی ئێو بینەرانی بەڕێزی کورساتیش باش دیارە لە کۆتایی ساڵی 21 لە مانگی 11 لیژنەیەک پێکات بە بڕیارێکی تایبەت لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ئەو لیژنە ئەو بۆردە پێکاتبوو لە نوێنەرانی بەڕێز وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ وەزارەتی شەیدان بەم دوایانش وەزارەتی کار و کۆباری کۆمەڵایەتی داغڵی بۆردەکە بوو. ئەم بۆردە بە مەبەستی کۆتایی پێهێنان یاخود چارەسەرکردنی یەکلایەنەی گرفتی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە پێکاتوە تایبەتە بەوان بە تایبەت دیارە لای هەمومان نەزانین لە چەند ساڵی ڕابردوودا گرفتی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە گرفتێکی بەردەوام بوو بەداخەوە چەند ئەنجامێک دەرچوون کە ئەنجامەکان دواتر وانە بوون دڵدۆنجی و بێتاقەتی لای کەسوکاری شەیدان دروست کرد لەوەی کە کۆمەڵی خەڵک ئاهاتەوە وای لێ هاتبوو هەندێک کەس خۆیان نەکرد بە مناڵی ون بوو ئاهاتنەوە هەڵەبجە بێ ئەوەی هیچ ئەوەلیاتێکیان هەبێ یاخود هیچ ئەساسێک هەبێ لەسەر و ئەساسە بگەڕێنەوە یاخود ئەوانەی کە هاتبوونەوە بە بەڵگە و داتاوە بەڵام لێرە دوجار نەتیجەکان وەکو خۆیان نەبوو یاخود خێزانەکان دوای ماوەی 35 ساڵ 34 ساڵ دابڕان لە کەسێک لە بیئەیەکی جیاوازەوە کە ئەگەڕێتەوە ناو باوەشی وڵاتەکەی کە سوکاری خۆی ناتوانێت بەرخوردێکی وەکو پێویستی لەگەڵا بکە. ئەمە هەموو ئەمانە کۆمەڵک گرفتون لەسەر بنەمایکی زانستی دروست نەبوو بوون یاخود بڕیارێکی کۆتایی پێهێنەر نەبوو کە بتوانین پاڵپشتی هەبێ. ئەنجومەنی وەزیرانم ئەم بۆردەی پێکهێنا بۆ یەکلاکردنەوە دیارە بۆردە چەندین کۆبوونەوەی کردووە لە وەزارەتی ناوخۆ لە بەشی بەڵگە و تاوان جیهازی DNA ئەو جیهازە ئامادەکرا ئەمساڵ بە تایبەت کۆتا جار مەوادی پێویستی بۆ ئامادەکرا کە بتوانێت بە شێوازێکی تەندروست سامپڵی ئەو مناڵانە وەرگری یاخود ئەو کەسانی کە داواکاریان پێشکەش بە دادگای هەڵەبجە کردووە بۆ ئەوی بە شێوازێکی تەندروست کێشەی ئەو مناڵانەیەک لا بکرێتەوە. دیارە لە پێشووترە 74 خێزان زیاتر لە 211 مناڵکەون بوون بەشێک لەو خێزانانە هەتاوکو ئێستا هەمویان داوایان تۆمار نەکردووە لە دادگاکە بە دوای مناڵەکانیانە بکەڕێن. ئەنجامی ئەم بۆردە چەندین کۆبوونەوە و چەندین ڕێنمایی دەرچوو کە هەوڵدرا لە ئێستادا قۆناغی یەکەم وا بڕیارە لە ئایندێکی نزیکە سامپڵی یاخود ئەو خێزانانە کە داواکاریان هەیە لیژنە تایبەتمەندەکەی ئەم بۆردە بێتە هەڵەبجە لێرە پێشۆ خدێمە داتایەک وەرگین و قسەیان لەگەڵا بکرێەوە سامپڵی هەمویان وەربگیرێ ببرێتەوە وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەمە لە هەمان کاتە وەزارەت بەڕێزنی جەنابی وەزیری شەیدان لەگەڵ قونسوڵی کۆماری ئیسلامی ئێران و لە ڕێگەی سەفارەتی کۆماری ئیسلامی ئێران و وەزارەتی خارجی عێراقیەوە قسە کراوە کە سەردانێکی وڵاتی ئێران بکرێ بۆ ئەوەی بتوانێت بە شێوازێکی ڕەسمی و یاسایی داتایکی تەندروست لە کۆماڵی ئیسلامی ئێران وەربگیرێ دواتر بهێنرێتەوە ئێرە لەسەر بنەمای ئەو داتا هەر کەسێک کە ئەگەڕێتەوە تەعاملی لەگەڵا بکرێ و سامپڵەکەی لێوەربگیرێ و دواتر خێزانەکەی ڕوبەڕوو بکرێتەوە بۆی نەتیجەکانیان وەکو خۆیان دەربچێ و ئەو منداڵانە بە خێزانەکانیان شاد ببنەوە. باشە کاکامەران ئەمەژە دۆ کردوتت هەندێک خێزانێشە داوایان نەکردەوە با بڵێن منداڵەکانیان بدۆزنەوە. ئایا نانێ منداڵەکانیان بدۆزنەوە یانەوەی کە بڕوایان بەو ڕێوشێنانە نەبووە پێشتر گیراونەتە بەر بۆ دۆزینەوەی منداڵەون بۆکان یان بەداخەوە ڕووداوانەی کە ڕوویاندا لە کاتی دۆزینەوەیان دێک منداڵی ون بووە بەرکەوتن دروستە بوو لەگەڵ خێزانەکان دواتر ئەنی پەیوەندی بە چیەوە هەیە؟ زۆربەی و خێزانانی کە ئێستا لە ژیانان مناڵیان بوون بووە زۆربیان تۆماریان داوایان تۆمار کردووە. پێم وایە بەشێکی کەم لەو خێزانانە و مەبەستەکەی من ئالێرایە ئەوە و ژمارە لە دادگای هەڵەبجە هەیە دیارە خێزان هەیە هەر نەماوە خێزان هەیە کەسێکی ماوە دواتر کەسەکەیش و خێزان هەیە لێرە نییە هەموو شتانە کۆمەڵێشتن
ئەمە بەشی دووەمی بەداخەوە دەرەنجامی ئەو نەتیجانەی ئەو ئەنجامانەی کە هەبوو لە چەند ساڵی ڕابردووە ئەمە وای کرد ئەگەر مناڵێکیش دڵنیا بێ لەوەی کە هەڵەبجەیە پێم وایە ئێستا ئەو هەنگاوە جدیە بۆ خۆی نانێ بگەڕێتەوە و خێزانەکانیش بە جۆرێ لە جۆرەکان ینی دڵدۆنجیەک دروست بوو هەم خەڵکی هەڵەبجە هەم ئەو خێزانانی کە مناڵیان ون بوو لە ئەنجامی ناتەندروستی ئەو ئەنجامانە وەک دروستبوونی گرژی و ناڕەزایی و یاخود پێکنەهێنان یاخود ڕێک نەکەوتنی نێوان ئەو مناڵە لەگەڵ ئەو خێزانانی دروست بوو دووەم بەڕاستی کۆمەڵێک لایەنی کە ینی زۆر خەڵکە هاتە سەرخات ینی ناکرێتەوە ڕۆژێ لە ئێران فەحسێ بکەی ڕۆژێ لە ئوردون ڕۆژێ لە عێراق ڕۆژێ لە هەولێر و بڕیارێکی یەکلاکەرەوە نەبێ ئەم بۆردا هەر خێزانێک هەر منداڵێک ئامادەی هەبێت بێتە ژێرسایی ئەم بۆردا ئەنجامەکەی بۆ وەرگیرێ دیارە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش وەزارەتی شەیدانە چێتە ژێرباری دەرەنجامەکەی و بابەتی قەرەبوو هەتاوە ئەو مناڵانی کە ئەدۆزێنەوە ئێمە و کۆم بۆردە پێشنیار کراوە کە دۆزراوە هەمان امتیازی کە سوکاری شەیدەکەی بۆ بمێنێتەوە و لە ڕێی چاودێری کۆمەڵایەتیەوە لە ئەستۆ بژیرێن و کۆمەڵێشت دیارە وەزارەتی داد وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ کاروباری کۆمەڵایەتی ئەنجومەنی وەزیران خۆی بە تایبەت وەزارەتی شەیدانیش لەسەر خەتە ئێمە هەر لەم دوای ئەم بۆردەکە پێک هاتووە هەر مناڵێک لە ڕێگەی ئەم بۆردەوە بدۆزرێتەوە بێتە ژێر سای بڕیارەکانی دیارە حکومە دەچێت و وەزارەتی شەیدانە چێتە ژێرباری ئەنجامەکەی بەڵام بەدەر لەمە بەڕاستی ڕێکخراوە هەر کەسێکی کەیە هەرچی ئەکات ئێمە پابند نابین پێوە دەرەنجامەکەیشی خۆی بەرپرسیارە لی باشە هەر لە دوایین قسەتەوە ئاماژەت بەوە کرد هەندێک ڕێکخرا و بەو کارانە هەڵدەسن کارەکانی وان فەرمینین خۆم ڕێکخراوانش مۆڵەت پێدراون ینی مۆڵەتی فەرمی حکومیان هەیە کارەکانی وان فەرمینین بۆیە ئەم گرفتانی لێکەوێتەوە و دوجار لە ڕووی قانونیشەوە چونکە ڕێکخراو بە کارەکە ساوە حکومت پێڵ نەساوە وەکو پێیز ناگا بە ئەنجام حکومت خۆی بە خاوەنی ناکە من لە هەوڵ و کۆششی کەم ناکەی کەس کەم ناکەینەوە سوپاسیانەکەین کۆمەڵێ خەڵکی تایبەتمەند و ڕێکخراوەکانی شەیدان هەستاون دەستیان خۆش بێ کاری زۆر باشیان کردووە ئەنجامی زۆر باشیانە بۆ بەڵام بابەتێکی هێندە گرنگ و هەندە هەستیار بەڕاستی هەم جیهەتێکی باڵای ئێوە کە بڕیاردەر بێ بتوانێت دەرەنجامەکەی لە ئەستۆ بگرێ و بتوانێت بچێتە ژێر بەرپرسیاریەتی ئەوەی کرا پێشووتر لە ساڵانی پێشوا لەسەر ئاسی هەڵەبجە لیژنەیەکە بوو ئەفوو ئەلو بەڵێ گوێمالێتە کا کامەران بەڵێ لیژنەیەکە بوو دیارەم لیژنە بە مروری زەمن ئەم لیژنە لە کارەکانی بەردەوام نەبوو بۆیە ئێستا ئەم بۆردە پێکهاتووە ئەم بۆردە ئێستا ڕسمیترە بەرپرسیارەتی لە ئەستۆگرێ وەلای خەڵکی ژوونە کارێکە ئێندە ئاڵۆز بێت من هەمیشە وتومە منداڵێک دوای 36 ساڵ لە بیئەیەکی جیاواز لە کەلتورێکی جیاواز تا ڕادەیەک لە ڕووی مەسەبی شۆ جیاواز کاتی ئەگەڕێتەوە ناوم بیئەکەی کە تەزار و پێکدادانێکی زۆر ڕوبەڕوو دروستە بێ بۆیە قوبوڵکردنی ئەم واقعی ئێرە پێ قورسە یاخود لەگەڵ ئەم خێزانی ئێرە پێ قورسە بۆیە ئەبێ بە ئەم لیژنە یاخود ئەو کەسەی ئەو جیهەتی ئەم کارێگرێتە ئەستۆ لە ئاستێکی باڵا بێ بۆیە وەزارەتی داد وەزارەتی تەندروستی عەفوو وەزارەتی شەیدان چاودێری کۆمەڵایەتی ئەو وەزارەتانی تایبەتمەندن بەم کارە هەمویان ئەندامیان هەیە بۆی هەر یەکە و لە ئاستی خۆی بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ باشە کاکەمەران وەفدەکە چەند کەس لە چەند کەس پێک دێن کە با بڵێن دیاری کراوە وەفدەکە ئێمە بۆردە وەفدنیانی بۆردە وەکووتم بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم بەڕێز لیواتاریقا ڕاوێژکار لە وەزارەتی داد ڕاوێژکار لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕاوێژکار لە وەزارەتی تەندروستی لەگەڵ بەڕێز وەزیری شەیدان سەرۆکی بۆردەکەی و بەندە ژۆک و بەڕێوەبەری گشتی هەڵەبجە و لێپرساوی بەشی ڕاگەاندن بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەت ئەمانەس کە ئەو سکرتێری بۆردەکەی لەم چەند کەسە پێک دێن و هەر ئەم چەند کەسەش لە ئایندا دیارە ئەگەر ئەچن بە مەبەستی سەردان بۆ وڵاتی ئێران و هێنانە و داتا و ژمارە هەر ئەم بۆردەیە بەڕاستی
زۆر باشە کاکەمەران کەی بە دیاریکراوە بۆی کە دەست بەکارەکەم بکەن ئێمە دەستمان بەکار کردووە چەند کۆبوونی خۆشمانمان کردووە ئیشەڵا پێشووتریش بڵاومان کردوەوە ڕاگەاندن لێدوانماناوە بۆ کەناڵەکان وتومانە هەر کەسێک ئامادەیە بێت تەڵەب تەقدیم کا لە ڕێی ئێمەوە بێت تەندروستی بێ وەزارەتی ناوخۆ بێ لە ڕێی هەرێکێ لەو بەڕێوەبەرانەی و بەڕێزانی کە باسم کرد لە ڕێی وەزارەتەکانەوە ئەکرێت تەڵەب تەقدیم حالی بۆردەکەی ئێمە بکرێ بریان لەسەر ئایندەی ئەو دوو کەسە بدات دایک و باوکەکەیە یاخود ئەو منداڵێکە ئەدۆزێت و ئێمە ئێستا لە حاڵەتی بەردەوام کارکردنداین یعنی ئەگەر کەسێ بێتەوە ئەتوانێت تەڵەب تەقدیم کە لە ڕێی هەرێکێ لە وەزارەتانی بۆ نمونە لە ڕێی پۆلیسی هەڵەبجەوە دادگاوە تەندروستیەوە چاودێری کۆمەڵاتی ئێمەش لێرە لەسەر ئاستی پارێزگاکە بچووکراوی بۆردەکەمان هەیە بە هەمومانەوە داواکاریەکە ئیحالی بۆردەکەیەکەین بۆردەکە بڕیاری لیا لەکوێ بمێنێتەوە چۆن سامپڵەکەی لێ وەرگریەوەکەی بەڵام بۆ گشتگیر قەرار وایە لە بەم نزیکانە لە هەڵەبجە سامپڵی هەمویان وەربگیرێت سپاس دەکەم کاکەمەران مستەفا زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانی شت لەسەر ئەو بۆردە بەگشتی زۆر سپاس دەکەم کە لەگەڵمان بووی